باش مامۆستا ینی ئێستا وشەی ینی نیقاب پەچە وەکیزانی بۆ ئافرەتە ئەش مامۆستا نیقابە ینی فەرزە سونەتە واجبە یعنی زۆر لە مامۆستاکانی پیسم هەیە ئەڵێ کاکە فەرزە هەیە ئەڵێ بۆ ئەم سەردەمەیە فەرزە هەیە ئەڵێ سونەتە یعنی کەسێکی وەکو چەند مامۆستای ناویان نهێنم ئەڵێ بۆ نمونە ئیمامی شەوکانیە حانەفیە مالکە ئەمانە بە سونەتیان زانە بە واجبیان نزانیوە واز لەوە بێنە ئەگەر ئەم کۆمەلگایی ئێمە ئافرەتەکان خۆیان داپۆشیە ئێستا گەنج حاڵێگەیش بەم حاڵی ئێستا سەگەڵ جوانە مامۆستاجان تصور کە لە مەکە و مەدینە ئەگەر ئافرەت نیقاب نەکات ئەگەر ئافرەت نیقاب نەکات پیا و ئەلەو شوێنەیە کە ئیتر ئەوە شوێنی عیبادەت و مەهبەڵی وەحیە لەوێ تووشی گوناح بێت بۆیە مەسەلەی نیقاب مەسەلەی عابا هەچا ئەمانە بەڕاستی یعنی عەزیمەتە ئیتر لای هەندێک کەس پێی واجبە هەندێکیش پێیان سونەتە بە هەر حاڵێ من تەشجیعی هەموو ئافرەتێکەکەم کە عابا و نیقاب کە بەڵکو هەم خۆی پارێزراو بێ هەم کۆمەلگاکەشی پارێزێت وڵای مامۆستامت بەڕای من یانی شتەکە نەبێ ئەم قسێ نەبێ بە کوفر بەلای من نیقاب شتێکی جوانی نازم ئەبێتە کوفریان ئەمەسم خوشی خۆمەیە خوشی خۆم تەمەنی 7 ساڵ یعنی باڵا پۆشێکی زیاد لە حەدە ماشەڵڵا الحەمدولله بەڵام بۆ چیە نیقاب ناکە پێشم وتۆ نیقابش ئەگە بیکە یانێکی شتێکی ئەوەنە زەوی نییە منیتە نازم سێبێ گوناحبارە بمێنە زۆر کەس لە برادەرەکانم کاکە نیقاب وڵای نیقاب شتێکی وانیە کە فەرز بکرێ بەخوا براکەم یەک شتێکت پێ بڵێم پیاو خەتەرە پیاو خەتەرە ئەبێ ئافرەت خۆی بشارێتەوە لە تۆش پیاوی ئەخ دەمامۆستا دەموچاو ئەبێ بە مشکلەیەکیەوە نابێ بە دەموچاو نابێ بە عەورەت باوەڕەکەی بەس دەموچاو مشکلەیە ئافرەت کە دەموچاوی جوان بوو ئیتر خەڵک بەس سەیری دەموچاوێکە حەزی باوەستاجان جوان ئێستا مامۆستا تۆ ماشەڵڵا پیاوێکی قۆزی بەشێکی جوان دێ بۆ ئەگەر ئافرەت سەیەکی تۆ بکە تێگەی ئەڵێ ماشەڵڵا لە مامۆستای قۆزە ئەیدا ئەمەش نابێ بە مەزە بۆ تۆ ئەمەش نابێت تۆ دەموچاوی خۆدا پۆشی نابراکەم خۆی گەورە پیاوی وا خوڵقانووە کە زوو چاوێکێتە سەر ئافرەت و جاذبێتی ئافرەت زیاترە بۆ پیاو و پیاو لە مەسەلەی شەهوەت و حەز و ئارەزووە زیاترە وخوای پەروەردگار پیاوی وا خڵقاندووە بۆیە زۆر جار کە ئافرەتێک سەیری پیاوێکە کات هەر زۆر بەلایەوە ئاساییە بەڵام پیاو بەلایەوە ئاسایی نییە سەیری ئافرەت پێ بکات ئافرەتەکە بۆ ئەم کاریگەری دروستەکات تەنانەت ئێستا تەقەی بابووج بۆ پیاو ئێستا تەقەی بابووج ئەگەر ئافرەتێ بەرامبەر بە ئافرەتێ بیکات ئاوە گوێیەگرێت ئەڵێ ئەم ناشرینی مەیمونەمە چیە خۆی بایەت و ئەڕوا دەڵێی کەس بابووجی نییە ئەو نەبێ کەس ئەڵێ دنیای نەبینیوە گاڵتەی پێکا بەڵام ئەو بابووجە بۆ پیاو باشە تەقەی بابووجەکەی پێڵاوەکەی ئەڵی سنتورە بۆ پیاو یعنی پیاو ڕاکێشێت بۆیە یعنی خوای پەروەردگارە فەرمیێ ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن با قاچیان نەدەنە عەرزە جوانی خۆیان داپۆشن جوانی خۆیان بەدەر نەخەن چکە حتا لە مەسەلەی قسەکردنە ئیسا پیاو کە قساکە ئافرەت بەلایەوە ئاساییە بەڵام ئافرەتێ بەرامبەر بە پیاوی قساکە بە تایبەت ئەگەر تۆنی ناسک بێت و خۆی ناسک کاتەوە یەکسەر پیاو ئەبات پیاو زوو کۆنتڕۆڵەکرێت لایەن ئافرەتەوە بۆ چووکە شەهوەتەکەی زۆرە ئیتر خوای پەروەردگار هەر بۆشە یعنی تعددی زەوجاتی حەڵال کردووە بۆیە خوای گەورە فەرمیێ فلا تخضعن بالقول کاتی قسەتان کرد دەنگتان ناسک مەکەنەوە فيطمع الذي في قلبه مرض ئەو ئافرە و پیاوانی کە زۆر نەزەڕەکەن و زۆر حاصل دوورن لە دین و ئەوانە یەکسەر تووشی نەخۆشیە بن بە بیستنی دەنگی ئافرەت کە کاتێ تۆنی سەوتی ناسک کاتەوە بۆیە حتا مەسەلەی بۆن بۆچی نابێ ئافرەت لە دەرەوە بۆنێکی سەرنجڕاکێش لە خۆی بە ئەو بۆنە بڵاو بێتەوە بۆ چکە کاریگەریە کاتە سەر پیاو فەسلەجەی پیاو ئاوایە زوو کۆنتڕۆڵە بێت بە ئافرەت کۆنتڕۆڵە بێت بە ئافرەت دەسەمەوە بێت زوو بەڵام پیاو بەنسبەت ینی پیاو بەنسبەت ئافرەتەوە وانییە ئێستا ئەگەر کۆمەڵێ پیاو حەشە لە ڕووی جەنابتان ئەگەر شۆرتیشان لە پێیا بێ و یاری تۆپی پێ بکەن و کۆمەڵی ئافرەت سەیری کار سەیری تۆپەکەکەن زیاتر خۆ سەیری جسمی پیاوەکە ناکەن بەڵام پیاوەکە ئەگەر تەماشای ڕەنگە کۆمەڵی ئافرەت کا تۆپیانەکەن و وەرزشەکەن تەرکیز دەکاتە سەر جسمی ئافرەتەکە بەخوای پەروەردگار یعنی پیا و ژنی ئاوا دروست کردووە بۆیە یعنی زۆربەی هەرە زۆری یعنی کات پیا و زووتر تووشی گوناح ئەبێت چکە ئافرەتەکە سەرنجڕاکێشە
ئەوە هۆکارێکە لە هۆکارەکان براکەم بۆیە قەت بەراورد ناکرێت مەسلەی پیا و لەگەڵ ژنە بۆیە فەیسی ئافرەت من هەر ئەوە نازانم ئافرەت تەنها دەموچایی بەسە بتوانێت پیاوێک تووشی فیتنە بکات لەو بازاڕەیە خەڵک سەیری چیەکات سەیری دەموچاوێکی جوانەکات لە زانکۆ سەیری دەموچاوێکی جوانەکات ئەگەر ئافرەت وەرمونە باڵایەکی جوانی هەبێت باشە ئیتر تا بڵێ مواسەفات بێ بەڵام فەیسی دەموچاوی جوان نەبێت ئیتر یەڵێ هیچ نییە بۆچی چکە دەموچاوی جوان نییە بەڵام ئەگەر ئافرەتێک ینی مواسەفاتی جسمیشی وانە بێت بەڵام فەیسی دەموچاوی جوان بێت سەرنجی بەرامبەری ئەبات وەی مەسەلەی نیقاب ینی قسەی تیامەکە بە هیچ شێوازی خۆزگە هەموو ئافرەتی وا بیریە کردەوە خۆی داپۆشیایە و خۆی بشاردایەتەوە لە پیاوە